سڵاوم کاتتان باش لە نوێترین زانیاریدا باز لەوە دەکرێت کە کۆڕۆنای هندی یەکێکە لە ڤایرۆسە تازەکان کە ئەویش ئەمڕۆ گەیشت بە عێراق و ڕەنگە ئەم ڤایرۆسە تازەیەش تۆزێک مەترسی دروستکە لەسەر ژیانی هاوڵاتیان وە لە چەند ڕۆژی داهاتوو هە لەم هەفتەیەدا لیژنەی باڵای بەڕێنگاریبوونەوەی کۆڕۆنا جاریشتکە کۆ دەبێتەوە لەسەر شێوازەکانی خۆپارێزی و لەسەر بڕیاردان ئایا دەرگای قوتابخانەکان بکرێنەوە یان نەکردنەوەیان شێوازی خوێندن چۆن بەردەوام بێ ئەمەش لە کاتێکدایە کە دوێنێکە لە وڵاتی تورکیا ئەوە ڕاگەاندەکە تا حەڤەی ئایار دەرگای قوتابخانەکان دابخرێن چونکە تورکیا پێی وایە مەترسی زۆری لەسەرەکە دراوسەی هەرێمی کوردستان بۆ زانیاری زیاتر ئێستا من لەگەڵ مسلیم عەبدوڵڵا جێگری سەرۆکی لیژنەی پەروەردە و خوێندی باڵا لە پەرلەمانی کوردستان قسە دەکەم. کاک مسلیم کاتت باش، ئێوە وەکو لیژنەکە پێتان وایە دۆخی ئێستای کۆڕۆنا چۆنە بۆ ئەوەی دەرگای قوتابخانەکان بکرێتەوە یان نەکرێتەوە؟ سڵاو بۆ ئێوە. دیارە دۆخی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان جێژیر نییە، بە پێی ڕۆژ فەرقەکە، بەڵام ئێمە پێمان وایە بەش بە حاڵی خۆمان پێمان وایە وەک چۆن سلکەکانی تر کەرتەکانی تر کراوەنە پێویستە دۆخی کەرتی پەروەردە بەڕاستی قسەیەکی تری لێوە بکرێەوە لێژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا لە ئێستا پێویست دەکات کۆ بێتەوە و قسە لەبار دۆخی پرۆسەی خوێندنی پەروەردە چارەنووسی قوتابیان دەرگای کردنەوەی دەرگای قوتابخانەکان بەرەو قوتابیاندا قسەیەکی تری لێوە بکرێ. ئێمە پێشنیارمان کرد ئەگەر هەفتەی بە تەناوبیش بێ بۆ 2 ڕۆژیش بۆ 3 ڕۆژیش بێ حتەنها بۆ ڕۆژێکیش بێت قوتابیان بتوانن پەیوەندی بکەنەوە بۆ هۆڵەکانی خوێندنەوە بۆ ئەوەی کە بتوانن دانەبڕێن لەو پەیوەندیە پیشەیە هەستیارەی کە لەگەڵ مامۆسایە هەیە بۆ وەرگرتنی زانست و تەنها ئەگەر بۆ دووبارە خوێندنەوەی ئەو پرۆگرامانە بێ کە لە ڕێگەی ئەلکترۆنیشەوە دەخوێندرێ هەفتەی ڕۆژێک یا دوان پەیوەندی بکەنەوە بە ناوەندەکانی خوێندن. دیارە وەزارەت تەندروستی بێگومان لە ئێستا قسەی خۆی هەیە، ڕەوشی کۆڕۆنا ڕۆژانە جێگیر نییە، بەڵام ئێمە وەکو ینی ئومێد دەکەم ئەم بڕیارە ئەگەر بدرێت لەم ڕۆژانە دووبارە کۆببوونەوە قسەی نوێ لەبارەی پرۆسی خوێندنەوە بکرێت بتوانرێت بەهۆی بە تەناوبیش بێ قوتابیان بتوانن بۆ چەند ڕۆژێکی لە هەفتەیەکدا بچنەوە ناوەندەکانی خوێنن، چونکە بیرمان نەچێ زۆر زیانمان بەرکەوتووە، ماوەیەکی زۆر ڕۆشتووە، ماوەیەکی زۆر کەم ماوە قوتابیان ئەوەندەی من ئاگادارم لە زۆربەی شارەکان گرفتی پەیوەندیکردن بە سیستەمی ئەلکترۆنیوە هەیە، گرفتی قوتابیان لە خوێندن بەم جۆرە سیستەمە هەیە و زۆر کەم دەتوانرێت سوود لەم سیستەمە بمیندرێ، چونکە هەموو شوێنێک وەگیەک نییە و ئەم سیستەمە ئەزمونکراونی لە هەرێمی کوردستان حتا خانەوادەی قوتابیەکان ناتوانن چۆن ینی وەک پێویست هەستیارانە ناتوانن مامەڵە لەگەڵ ئەم سیستەمە بکەن و کەڵک و سوود بە قوتابیان ناگەێنێ پێویست بۆیە دەکرێت ئێمە لە داهاتوویەکی نزیکدا بڕیاری نوێ لەو بارەوە بدرێ بگونجێ لەگەڵ ڕەوشی تەندروستی لە هەرێمی کوردستانە بە هەر بڕیارێکیش بدرێت دیارە ئەبێ ئێمە تەرکیزمان لەسەر جێبەجێکردنی ڕێنماییەکان و خۆپارێزی قوتابیان و مامۆسایان بێ. کاک مسلیم دەمێ پرسم بە بڕوای ئێوە با خۆشت باس لەو کرد دام دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی دەتوانن لە بەش هەر هەمی کراون و داوام تێدا بەردەوام هاوڵاتیان سەردانی دام دەستگاکان دەکەن، تەنیا ناوەندەکانی خوێندن داخراون، بۆچی دادەخرێنەوە بۆ جیاوازیەکە چێنە نێوان ناوەندەکانی خوێندن و فەرمانگەکانی دیکە حکوومەت؟ جا ئێمە مەبەستمان ئەوە ینی وەک چۆن کە دام و دەستگای فەرمی حکوومەت هەیە و دەوامی تیاکرێ، وەک چۆن خوێندنی باڵا هەیە بە سیستەمی ئاوێتە دەوامەکە، وەک چۆن مەسەلەن بازار و شوێن و مۆڵ و هەموو شوێنە گشتیەکان هەن، بەڵام بەڕێکاری تەندروستی کراونەتەوە و خەڵکان خۆیان ئەپارێزن، مامۆستایان و قوتابیانش چینێکی ڕۆشنبیرن. ئەو ماوەی پێشوو کە بڵێن بە تەناوب داوام هەبوو بە ڕێکاری تەندروستی ئێمە لە هەموو شوێنەکان ئاگادار بووین زۆر کەم نەبێت کە پابند نەبوون بە ڕێنماییەکانی کۆپارێزیەوە، هەمویان بە شێوەیەکی ڕێکپێک داوامیان بە جێبەجێکردنی ڕێکاری کۆپارێزیەوە کرد، هەموو دەمامچیانە بەس موعقەمات هەبوو. ئێستاش هەمان ئەم سیستەمە پەیڕەو بکرێ، هەمان ئەم ڕێکارە خۆپارێزیانە جێبەجێ بکرێن، باشتر لەوەی دەرگای قوتابخانەکان دابخرن، چونکە بەڕاستی جیلێکی نەخوێندەوار ئێمە ئێستا پێگەێنین و جیلێک کە لە خوێندن شارەزانیە و نازانێت چی بخوێنێەوە، خڵق و خۆلیای لەسەر خوێندن نەماوە، سەبەب و هۆکاریش بەڕاستی 80%
داخستنی دەرگای قوتابخانەکانە بەڕێ قوتابیان کا پێم وایە مەزیانێکی زۆرمان بەرکەوتووە هەرچی زووە ئیش لەسەرەوە بکرێت بەڕێ کاری کۆپارێزی دەرگای قوتابخانەکان. پرسم بە تێگەشتنی تۆ خوێندنی ئۆنلاین سەرکەوتوو دەبێت یاننا؟ خوێندنی ئۆنلاین لە هەرێمی کوردستان وەک چۆن لە ڕابردوو ئاماژەمان پێداوە بە هۆکارەکانی دارایی و ئەزمون نەکرا و لای خانەوادە قوتابی نەبوونی شەبەکە وە گرفتی زۆرە هایتر نەبوونی پێداویستی لای قوتابی ئەزمون کراو نییە و سەرکەوتو نابێ ئۆنلاین لە هەرێمی کوردستان فەشەل دێنێ ئەم سیستەمە لە بەشێک لە دەوڵەتانی پێشکەوت و پەیڕەو ئەکرێت بە تایبەت لە ئێستاە بەهۆی ڕەوشی کۆرۆناوە و ئیلا سیستەمێکی پشت پێبەستراو نییە بێگومان لە هەرێمی کوردستانیش ئەم سیستەمە ناتوانێت سەرکەوتو بێت چونکە گرفتی زۆرە. با دوا پرسیار بکەم لە ئێستادا خوێندنی ئۆنلاین لە بەشێک لە قوتابخانەکان بەڕێوەدەچێ لە بەشێکی بەڕێوە ناچێ بە تایبەتی لە خوێندنگە ئەهلیەکان ئەم بەڕێوەچوونە خوێندنە حەز ناکەن کە لادانە لە بڕیارەکانی ژنێ باڵای کۆڕۆنا و وەزارەتی پەروەردەلەوەی کە قوتابخانە ئەهلیەکان لە خوێندن بەردەوام بن و بەرەو پێش دەچن بەڵام لە کەرتی گشتیە لە قوتابخانە گشتیەکان قوتابی لە شوێنی خۆی دەمێنێتەوە. ئێمە هەمیشە لەگەڵ وەزارەت لە گفتوگۆین هەر بڕیارێکی وەزارەتیش پەیوەندە بە جێبەجێکردنی لە هەموو قوتابخانەیەکی حکومی و ناحکومی لە هەر شوێنێک بزانین قوتابیان پابند نین و ئەو قوتابخانەیە پامەد نییە بە جێبەجێکردنی ڕێکارەکانی وەزارەتی پەروەردە ئێمە لەسەر خەتین و زۆر جاریش قسەمان کردو لەگەڵ وەزارەت لەسەرەوەی کە قوتابخانەیەک پابند نەبووە لە جێبەجێکردنی بڕیارێکی وەزارەت و ئەم قوتابخانەی سزا درراوە بۆیە بە تاچیت کەم و کورتی ئەبێت بەڵام دوجار ئێمە هەمیشە لەسەر خەتین و هەمانجیمانەی لەگەڵ وەزارەت دەسە گرفتەکان و چارەسەرەکەین. دەستخۆش بۆ کاتی بێمە دەسپاس دەگەڕ وڵاتەنەوە جوتانێ بۆ ئەمە قسەی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا بوو لە پەرلەمانی کوردستان لەسەر پرۆسەی خوێندن و لەسەرەوەی کە ئەوان ڕایان چییە لەسەرەوەی کە دەرگای قوتابخانەکان بکرێنەوە یان بەداخراوی ببێنەوە و پێشترش ئاماژەم بۆ کرد لەم هەفتەیەدا لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا جارێکی دیکە کۆ دەبتەوە و پێداچوونەوە بە بڕیارەکانی پێشتری دەکات ئایا دەرگای قوتابخانەکان بکرێتەوە یان بەداخراوی ببێنەوە و چەند بڕیارێکی دیکە لەبارەی خۆپارێزیەوە ڕابگەرێت.